ئەمە زەی گەورەیە لە سنووری قەزای خەبات. ساڵانە لە وەرزی هاوین و گەرما خەڵکانێکی زۆر بۆ مەلەکردن ڕوو لەو ناوچەیە دەکەن. هەندێک جاریش بەهۆی ناشارەزایی بوونیان لە ناوچەکە تووشی ڕووداوی خنکان دەبنەوە. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوو 3 گەنج لە کاتی مەلەکردن لە زەی گەورە لەو سنوورایە خنکاون و تا ئێستا تەرمەکانیان نەدۆزراوتەوە. ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون. ئەمانە کەسوکاری یەکێ لە خنکاوەکانن. ماوەی 3 ڕۆژە بە درێژایی چەندین کیلۆمەتر لە لێواری زەی گەورە چاوەڕێی سەر ئاوکەوتنی تەرمی خنکاوەکانیان دەکەن. ئەوە 3 ڕۆژ ئەو عالەمە شەو و ڕۆژ وا لەسەر ئەو ئاوەیە بەس بە خلالی 1 ڕۆژی 3 کەس بڕواتن یەکە 18 ساڵ ئەوە 16 ساڵ ئەوی دیکەش نازانامداگو 17 ساڵە یعنی 3 گەنج ینی لە بەسوو بە ڕۆژی چوخە و پێغەمبەر قەبیل دەکات. ساڵانە ڕووداوی خنکان دووبارە دەبێتەوە لەو سنوورە. کەسوکاری خنکاوەکان بۆ ماوەی چەندین ڕۆژ لەژێر خێمە بە چاوی پرفرمێسک و دلێکی سوتاوە چاوەڕێی تەرمی خنکاوەکانیان دەکەن. ساڵانە خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر لەو زەیە دەخنچێ و یعنی تەرمەکەی زۆر نابیندرێتەوە تا باندبینێکی زۆر پێداویستیەکان وەک تایبەتی ینی پێویست نییە ڕۆغەواسەکان بەزەگەر بێت و لەو دسریکە لە شەبەکەدا بندرێ مشەبەکەدا مدرێ ئەو جەنازان لێ گیر دەبی ئێمە دەبی چاوەڕێکن ئێستاکەەوە 3 ڕۆژەکە تەرمەکە نێدۆزنێ دەبی بستین شرگات لە زیست شرگات تۆڕەکەیە ئەو جەنازانە هەموو لە تۆڕەجی دەبی لە باتێمە بسین ناو شرگات و بین ترس و لەرزێکی هەیە ناو عەشابی و بەڕاستی ناو عەرەبان لۆمە فەرقی چیە لە خاچ خۆم بدۆزینەوە باشتر لێ بستین ناو خاچی تکە. لەو سنوورە تیمێکی شارەزای ژێر ئاو هەیە لە هەر ڕووداوێکی خنکان لە زەی گەورە هەوڵی خۆیان دەدەن بۆ دەرهێنانی تەرمەکە بەڵام ئەوانیش گڵەییان هەیە لە کەم و کوڕی و کەلوپەلە پێداویستیەکانی ژێر ئاو. ئەوان دەڵێن ئەگەر حکوومەتی هەرێم ئامێری سۆنەریان بۆ دابین بکات وەکو پارێزگایەکانی تری عێراق لە ماوەیەکی کەم دەتوانن تەرمەکان لە ژێر ئاودا بدۆزنەوە. ئەگەر سۆنەر هەبیتن ڕەنگە ئەمە بتوان شتەشی بکەین لە کاتی ڕوودانی خنکانەکە چونکە جەنازە سەبر لە ژێر ئاودا دەڕوە لەو کاتەدا ئەگەر بگەین ئەوێ بە زووترین کات ئینشاءڵڵا دەتوانین بدۆزین. ئێستا کایی ئەمە پێویستمانە زۆر کتابیشمان کردو زۆر سوالیشمان کردووە بە دەوڵەمەندمان گوتووە بە خێر بەنەزەمە خێرخوازیمان گوتووە بە حکوومەتمان گوتووە بەڵام تا ئێستا هێشتا چی دیار نییە نازانین هۆیەکە چیە. تەبعەن چەند شتی تەتەوەر هەبی ئیشی مە ئاسانتر دەبی و ئیشی ساحب جەنازەی ئاسانتر دەبی کارەساتەکە کەمتر دەبی و حاڵەتی ناخۆشەکە ئێستا و کابرا احتیمالەوە 3 ڕۆژە لێرە لێ 5 ڕۆژ کە 4 ڕۆژ کەش لێ دەبی. لە ماوەی چ ڕۆژی ڕابردوو 12 هاوڵاتی لە کاتی مەلەکردن لە زەی گەورە خنکاون. ساڵانە لە وەرزی هاوین تا 15 هاوڵاتی لە زەی گەورە دەخنچن بەهۆی نەبوونی ئامێرێکی پێشکەوتووی ژێر ئاویش کە سوکاری خنکاوەکە دەبێت زیاد هەفتەیەک چاوەڕێکەن تاوەکو تەرمەکان سەر ئاو دەکەوێت. گەیلان بۆتانی کورسات نیوز قەزای خەبات.